دوای دەرچوونی ئەنجامەکان هەندێک لە دەرچوان ئەمڕۆکە هاتن بۆ بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە بەهۆی ئەوەی کەوا ناویان نەگەڕاوەتەوە ئێمە بە سەرجەم ئەوانە ڕادەگەینن کەوا ناویان نەگەڕاوەتەوە چ ئەوانەی کە بە هەڵە فۆرمیان پڕ کردوێتەوە بە تایبەتی بەشێکیان کە لە ڕێگەی هەندێک لە سنتەرەکان پڕیان کردو تووشی هەڵە و کەم و کوڕی بوونە کە پێشتیش وەزارەت هۆشداریدا بوو و سمیناری گەورەی ڕێخست بوو کە پێویست بوو پابەندی مەرج و ڕێنمایەکان و هەموو ئەو خاڵانە بن کە وەزارەت ڕوونی کردوێتەوە تەنانەت بە لەسەر وێبسایتی وەزارەت و پیجی ڕسمی وەزارەت تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە لە ڕێگەی کورتە ڤیدیۆ ئاشنای سەرجەم دەرچوان کرا کە چۆن سیستەمەکە بەکاردەهێن و چۆن داواکاریەکان پێشکەش دەکەن و بەشێکیشیان کە بەهۆی ئەوەی کە نمرەکانیان نزمە بەڵام ئەو شوێنانەی داوایان کردووە لە نمرەکانی ئەوان بەرزترە ناویان نەگەڕاوەتەوە بەشێکیشیان پەیوەندی بەوە هەبووەکەوە زۆرێک لەو دەرچوانە لە کاتی پڕکردنەوەی یاخود پێشەشکردنی داواکاری لە ڕێگەی سیستەمە جیاوازەکانەوە داواکاریەکان نەناردووە. ئێمە بۆ کار ئاسانیکردنی دەرچوانی پۆلی دوانزەی ئامادەی بە تایبەتی ئەوانەی کێشەی وەرگرتنیان هەیە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاری داوە بە شێوازی ئەلیکترۆنی دەرچوان فۆرمی سکاڵا پێشکەش بکەن کە ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی هەفتەی دەی 2010 ئەم فۆرمی سکاڵا لە ڕێگەی ئۆنلاین لە ڕێگەی وێبسایتی ڕێگەی زانکۆ.com کارا دەکرێت. بۆیە داوا لە دەرچوان دەکەین پێویست ناکات سەردانی دیوانی وەزارەت بکەن یاخود تۆماری زانکۆکان بکەن و تۆمار سکاڵاکانیان لەوێ تۆمارکەن بەڵکو بە هەمان پاسوەرد و یوزەرنەیمەکەی خۆیان دەتوانن لە ڕێگەی وێبسایتی ڕێگەی زانکۆ.com بستە ناو سیستەمی وەرگرتن و فۆرمی سکاڵاکانیان تۆمار بکەن. جیاوازی تەنها لەوە هەبووە کە ئێمە ڕێژەی تەئاسی سەتا هەفتای کورسەکانمان بۆ دەرچوانی خولی یەکەم بووە بۆی دەرچوانی خولی یەکەم بەپێی ئەوەی کە وەزارەت ڕایگەیاندووە بۆ نەجیاوازی لەوە هەیە بۆ نەدەرچوێکی خولی یەکەم لەگەڵ دەرچوی خولی دووەم کاتێک هەمان نمریان هەیە و هەمان داواکاریان پێشەش کردووە تەنها لەوەدا هەبووە